يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زور بريس دوای کۆتایی هاتن بە ژیانی دنیا قیامەتی نەبراوە دەست پێ دەکا. ئالەوێدا مرۆڤەکان وەکو چۆن لە دنیادا دوو بەشن، چاکەکاران و خراپەکاران، بە هەمان شێوە لە قیامەتی شاد دابەش دەبن بەسەر بەهەشتیەکان و دۆزەخیەکاندا. ئەوانەی جەهەنەمین دۆزەخیەکان دەتوانین بڵێن فرێدراوی پاشماوەیەکی پیسن بۆ سەر زبەڵدانێک. چۆن لە دنیادا ئەو شتانەی کەوا لە ماڵەوە پیسین و زیادەن و پاشەڕۆی ڕۆژانەن بە سارەی خۆڵدایان بن و لە شوێنێکی تەریکی شاردا دەیانسووتێن و پێی دەڵێن زبڵدان، شوێنی فرێدانی پیسی، شوێنی سووتاندنی ئەو شتانەی ئەگەر بمێنن ژیان و ژینگە بۆ گەندەکەن و ماڵەکان تێک دەدەن و ژینگەی هەوایی و ئاوی وشکانیمان تێک دەدەن. بە هەمان شێوە دەتوانین بڵێن جەهەنەم کە خوای پەروەردگار لە قیامەتدا دایناوە زبڵدانێکە هەموو ئەو کەسانەی کەوا پیس بوون لە دنیادا، ملحد، مشریک، خراپەکار، تێکدەر، بەدکردار، بەدڕەفتار، ئەمانە هەموو کۆ دەکرێنەوە دەبرێنە ئەو شوێنە دەسووتێندرێن. بەڵام سووتانی جەهەنەم کۆتایی پێ نایە، هەمیشەیە و بە ئەبەدی تێدا دەمێننەوە. ئەوانەی کافرن، ئەوانەی ئیماندارن، بە موسڵمانی مردوون، بە ئەندازەی گوناهەکان لەوێدا دەسووتێن و دواتر بە ڕەحمەتی خوا دەچنە بەهەشتەوە. خوای پەروەردگار لە سوورەتی نەبەئدا ئاوا باسی جەهەنەممان بۆ دەکات، دەفەرمێ ئینە جەهەنەمە کانت میرصادا للطاغین مەئابا. بەڕاستی جەهەنەم خۆی مەڵاس داوە، کەمینی ناوەتەوە و ئامادەیە بۆ کێ؟ قورئان لە دنیادا وڵامی ئەوەی داوینەوە جەهەنەم بۆ کێیە؟ للطاغین مەئابا، بۆ ئەو کەسانەیە کە یاخین، ئەو کەسانی کەوا یاخین لە خوای پەروەردگار. خوا چی فەرمووە نایکەن، خوا فەرموویەتی چی مەکەن دەیکەن. هەر کەسێ لەم دنیادا بینید یاخی بوو لە ئەمری خوا سوبحانەه وتەعالا. ئەو کەسانەی کەوا لە دنیادا یاخین لە خەڵک، یاخین لە یاسا، یاخین لە ڕەوشتە جوانەکان، یاخین لە مەردایەتی، یاخین لە مرۆڤبوون، لە بەرجی دڕندەدا خۆیان دەنوێنن، چنگ و کەڵبەیان هەیە و حەزیان بەڕشتنی خوێنی خەڵکە، بە خواردنی ماڵی خەڵکە. خوا دەفەرمێ ئەوە طاغینن. ئینە جەهەنەمە کانت میرصادا للطاغین مەئابا. ئەوە شوێنی ئەوانە. هەر کەسێک لەمانە بینی ئەگەر پێشمردنی تەوبەی نەسوحی نەکرد بێت جەهەنەم جێگایەتی. لابثینە فیها ئەحقابا. پەروەردگار دەفەرمێ تیا دەمێننەوە بە درێژی زەمان و ئەو کاتانەی کە لە قیامەتا هەیە ئەوانە لە جەهەنەما دەمێننەوە. لا يذوقون فيها بردا ولا شرابا. لەناو ئەو سووتانی جەهەنەمەدا پەروەردگار دەفەرمێ یەک سێبەرێکیان نادرێتێ. ئینسان ئەگە سووتا پەنا بەخوا حەزی بە شوێنێکی فێنکە، فێنکیان بۆ نییە، سێبەرێکیان بۆ نییە، قومێک ئاوی ساردی فێنکەرەوەیان نادرێتێ ئیلا حەمیمەن وەغەساقا. خواردنەوەیان دووشتە کە داوای ئاوی خواردنەوە دەکەن، خوا دەفەرمێ ئاوێکی حەمیم یعنی زۆر زۆر کوڵاو، ئاوی ڕادیەتەری سارت بینیوە کە ئەگە بێت و سەرەکەی بکەیتەوە چۆن هەڵدەسێ دێتە دەرەوە لە ئەو پەڕی کوڵاندایە. ئاوێکی ئەوان دەدەنێ هەر بۆ دموچاویانی بەرن دموچاویان دێنێتە خوارەوە لە گەرمیە. وەغەساقا. غەساق وەکو ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ بێ لە تەفسیرەکە دەفەرمێ بەمانە ئاوێکی بۆگەنی لە ڕاددە بە دەرساردا کە هاوار دەکەن خوا بەس لەو ئاوە گەرمە ڕزگارمان بێ.
ئاوەکەی تریان ئەوەندە ساردە لە ساردیە تاڵ بۆ گەنە ئەوە خواردنەوەیانە جەزا ئەو ویفاقا کەسێ ڕەم بە یەکسەر بە مێشکیا بێ باشە خوای گەورە چۆن سزای بەندەکانی خۆی ئاوا دەدا خوا دەفەرمێ سزای من پاداشتێکە ڕێک بە ئەندازەی کردەوەکانیان جەزاء ویفاقا خوا ستەم لە کەس ناکا ویفاقا ڕێک بە ئەندازەی ئەو کردەوە پیسانەیە کە خۆیان کردویانە لە دنیادا ئەزانی چەندیان خەڵک عەزیەت داوە ئەوانە ئەزانی چەند خەڵکیان تووشی مەینەتی کردووە ئەبێ مەینەتی بچێژنەوە هەر دنیا بەم چەند ڕۆژە کۆتایی پێبێ و ئینسان کە مرد کۆتایی بە مەلەفی ژیانی بێ بەخوا نادات پەروەریە بەخوا دادگای دنیا ناتوانێت هەموو کێشەکان یەکلایی بکاتەوە بەخوا بەڕێزان زۆر کەس دەچێتە ژێر ئەو خاکەوە حەقی خۆی وەرنەگرتوێتەوە نابێ دادگای خوا هەبێ هەر ئەوە تاوانبار بۆی دەرچێت تاغیەکان نە ئەبێ ئەو شوێنە هەبێ بەڵام خوا هێندە عەدلە زوڵمیان لێ ناکا جەزا ئەو ویفاقە بە ئەندازەی گوناهەکەی خۆی گەورە سزای دەدا لە مقابلە بەهەشتیەکانمان هەن إن للمتقين مفازا متقی ئەو کەسانن کە پارێز دەکەن یعنی بە پارێزەوە هەنگاو هەڵدەنێن بەخوا کاسبی دەکا لە ماڵ دەڕاتە دەرەوە مەرحەبایی خەڵک دەکا هاتوو چۆ دەکا حساب بۆ خوا دەکا پارێز لە شتێک دەکا کە خوا نەهی لێ کردووە دڵتان بە خۆتان خۆش بە ئەهلی مزگەوت و ئیمان بەویستی خوا ئێمە لەوانەین کاتی خۆت بەخشیوە هاتووی لە ماڵی خوادا دانیشتووی بەس خوایە تۆ لێم ڕازی بی دڵت بە خۆت خۆش بێ هەر کەسێ حساب بۆ خوا بکە هەر کەسێ حساب بۆ خەڵک بکە بڵێ بەڵکو کارێک بکەم خەڵک عەزیەت نەدەم والله جار هەیە خۆت دەکەیتە عەزیەتەوە بەس بۆ ئەوەی دراوسێکەم عەزیەتی نەبێ بەس بۆ ئەوەی شەریکەکەم عەزیەتی نەبێ بەخوا خۆم مەغدور دەکەم بۆ ئەوەی ڕەفیقەکەم ئازاری پێ نەگا لە دەمی خۆت دەگریەوە دەیخەیتە دەمی خەڵکەوە بەڵکو هەتیوێک بێ ئەنوایەک برسی نەبێ ڕەش و ڕوود نەبێ بەخوا ئەگەر ئەم سیفەتانت تێدا بوو ئینە للمتەقین مەفازا تۆ سەرکەوتووی هەر لە دنیا دڕوحت دەرچوو کارتی سەرکەوتنەکەت پێ دەبەخشرێ بیتاقەیەک نیشان دەدرێ کاکەوە جێگەی تۆیە لە بەهەشتا ڕزگارت بوو حدائق وأعنابا جا خوای گەورە دیمەنەکەیمان نیشان دەدا دەچیتە بەهەشتەوە پەروەردگار دەفەرمێ ئەو هەموو باخ و باخاتە هەمووی کەپری بۆ کراوە ترێی جۆرا و جۆر هەموو هێشوەکە هاتۆتە خوارەوە هەر یەکەی ڕەنگێک هەر یەکە تامێک هەر یەکەی بۆنێک هەمووی لەبەردەستا ئامادەیە وەکەواعیبە ئەترابە هاوسەرێک لە تەنیشتەوەیە هاوسەرێک کە لە جوانیدا پەروەردگار وەسفی کردوون ژنانی بەهەشتی لە جوانیدا بێوێنن بەنسبەت ژنانیشەوە پیاوانی جوان واتە ژنێکیش نەڵە هەر بۆ پیاوان باس کراوە هاوسەر مەبەس هەردوو ڕەگەزە بەنسبەت ژنیشەوە پیاوەکەی جوانترین پیاوێکە کە ئەو بیری لێ کردوێتەوە فارس ئەحلامی خۆیەتی ئافرەتانێک یان پیاوانێک کە دەبنە هاوسەری بەهەشتیەکان بۆ ژنان و بۆ پیاوان هاوتەمەنن حتا بڵێ جوانن حتا بڵێ سەنگین و بەڕێز و بەحرمەتن قەت قسەیەک شتێک کە ئازاری دڵی ئەو هاوسەرە بدا لەوان ناوەشێتەوە حتا بڵێ سیماشیان جوانە لە تەنیشتەوە دانیشێ وەکەئسەن دیهاقا خزمەتکارانی بەهەشت دێن و پەرداخێکی پڕ لە خواردنەوەی بەلەزەتی بەهەشتت بۆ دێنن هەر جارەی تامێکی هەیە پەرداخێکی پڕ لە زێڕ دروستکراو لا ئەسمعون فيها لغوا ولا كذابا ئەوەی قسەیەک ببێتە مای ئازار و نابەجێ بێ لە بەهەشتا نایبیستی جارێککە یەک قسەیەک نابیستی ئازاری دڵت بدا ولا كذابا قسەیەک بۆنی گوناهی لێبێ غەیبەتێک بوختانێک جوێنێک وشەیەکی ناشرینی تەشەرێک لە بەهەشتا بوونی نییە دەیتخوا لەم چەند ڕۆژەی دنیادا متەقی بە حیساب بۆ خوا بکە حیساب بۆ خەڵک بکە ئازاری خەڵک مەدە حیساب بۆ دراوسێکەت بکە حیساب بۆ خزمەکانت بکە حیساب بۆ شەریکەکەت بکە خەڵک ئازار مەدە بەخوا ئەمە سەرنجامەکەتە ئەی تاغیەکان ئەوانەی کە حیساب نەبۆ خوا نەبۆ خەڵک نەبۆ ژینگە نەبۆ یاسا نەبۆ مەردایەتی هیچ شتێک ناکەن هەموو سنوورەکان دەبەزێنن بەخوا جەهەنەم جێگایانە بەڵام بەڕێزان لە جەهەنەمیشا خوا پەناماندا پلە پلەیە خوای پەروەردگار دەفەرمێت لە ناو جەهەنەما وەیل هەیە وەیل ئەو وەیلە بە دوو مانە هاتووە واتە ئازاری هەرە بە ئێشی جەهەنەم ناوی وەیلە چۆن کەسێک بە ئاسنێکی سوورەوەکراو داخی بکەی ئازاری زۆرە بەڵام زۆر ئازارەکەی کەمترە لە چاو کەسێکە تێزابی خەستی بەسەرا بڕێژی کە تا سەرێسقانەکە دەیباتە خوارەوە ئازاری ئەویان زۆر بە شیددەترە ئازاری وەیل لە جەهەنەما لە هەموو عەزابی جەهەنەم بە ئازارترە
ئەو وەیلەش هەندێک دەڵێن شارێکە لە ناو جەهەنەمە. ئێمە هەر لە دنیادا ڕۆژانە دەبینین شاری فڵان شت کرایەوە و سیتی فڵان شوێن کرایەوە. بەڕێزان ئاگادار بن لە ناو جەهەنەمە سیتیەک هەیە، لە ناو جەهەنەمە شارێک هەیە پێی دەڵێن وەیل سیتی، لە ناو قەتعەکەی نووسرا وەیل سیتی، شاری وەیل. بۆ چێیە؟ دوو گەڕەکی تێدایە، دوو تاقم لەوێن. گەڕەکی یەکەمیان پێی دەڵێن گەڕەکی بێویژدانەکان. گەڕەکی بێویژدانەکان لە وەیل سیتی ئەم کەسانی تێدان. ڕەن بێ ناونیشانەکەت بەلاوە سەیر بێ، بەڵام ئەوە دەقی قورئانە. خوا دوو گەڕەکی داناوە لە وەیل سیتی لە ناو جەهەنەما کە لە هەموو کەس عەزابیان قورسترە. یەکیان المطففین، یەک سوورەتی قورئانیان بەناوەیە، وەیل للمطففین. گەڕەکی بێویژدانەکان لە ناو وەیل سیتی جەهەنەما بۆ ئەو کەسانەیە کە چێن الذين إذا اكتالوا على الناس يستوفون، کە زەڕە ویژدانی و ڕەحمیان نییە. کاتێ حەقێکیان بکەوێتە لای خەڵک، على الناس لەسەر خەڵک، يستوفون لە باوکیشیان نابورن. مامەڵەڕەق، بەتەماح، بەخیل. ئینسانیش لە ژیانی دنیادا بەردەوام لەگەڵ خەڵکا بەریەککەوتنی مامەڵەی هەیە. ئەو کەسانە کاتێ حەقیان بکەوێتە لای خەڵک سنتێکت لێ خۆش نابێ، حسابی ورد و درشت لەگەڵا دەکا. ئەوێ هیچ خێرێک بە تۆ نەبڕێ هەمووی بۆ خۆی بێ. وإذا كالوهم أو وزنوهم يخسرون، کاتێ شتیان بۆ خەڵک کێشە یان بۆیان پێوان يخسرون، مافی خەڵک نادەن ئللا لەولاوە دەیەوێت زەربەیەکت لێ بدە. واتە ئەمەیان شوحە. بوخل و شوح لە هەر کەسێکا کۆ بەوە پێ دەڵێن بێویژدان. جا کاتی خۆی لە تەفسیرە کوردیەکانە دەنووسرا وەیل للمطففین، یعنی ئەو گەڕەکە لە جەهەنەما لە وەیل سیتی جەهەنەما بۆ ئەو کەسانی تەرازوو بازن. بەڵام ماناکە گشتگیرترە لەو کەسێ هەر تەرازووی پێیە، هەر کەسێ بێویژدان بێ. هەر کەسێکت بینی لە کاتی مامەڵە لەگەڵ خەڵکا ویژدان لە دڵیان نەما بوو. ئەگەر حەقی خۆی دەویست لێبوردن لای ئەو نییە، ئەگەر حەقی خەڵکی دەکەوتە لا نەیدەدایە. ئەڵێ هی خۆم بۆ خۆم، هی تۆش دەخۆم، هی خۆم هی خۆمە، بەڵام ئەگە مەجالم بێ لە حەقەکەی تۆش ئەبێ ئیلا هەر بخۆم. ئەوانە گەڕەکی بێویژدانەکان لە ناو وەیل سیتی جەهەنەما عەزابی هەرە بە شیدەتی جەهەنەمیان بۆ هەیە. جا بەڕێزان جاران ئەگەر کابرا هەبووە لە تەرازوەکەیە فێڵی کردووە، هەبووە لە چیلۆکەیە، ئەو کاتێککە چیلۆ هەبوو لە چیلۆکەیە بڕیوێتی، بینراوە هەیە ژێری چیلۆکەی کون کردووە بۆی 100 غرامێک 200 غرامێک لە چیلۆیەکا بخوا، ئەوە عەزابەکەیەتی. ئێستا کە تەرازوو هەمووی بوو بە ئەلکترۆنی ڕەن بە تەرازوبازی کەم بوو بێتەوە، ڕەن بێ کێشانی سەر قەپانی شان کە من و تۆ بینیومانە نەما بێ. ئێستا بابەتەکان گشتگیرتر بووە کە کەسمان لێ ڕزگار نابین. ڕێزی تەواوم هەیە بۆ ئەو کەسانی کە لەم دوووارەدا کار دەکەن، خەڵکی زۆر دیندار و بەڕێز و بە حورمەت و دەستپاکیان تێدایە. کاکە دنیا خاڵی نییە لە چاکان، کە من ئەمەد بۆ باز دەکەم تۆ وا ڕەشبین نەبی هەرچی چاوت پێیکەوت بە قۆڵ بڕوێتە بەر چاوت. بەڵام ئەمە قورئان باسییان دەکا. ئەمانەش هەن. یەکەمیان ئەوانەی لە معرەزی سەیارات ئایش دەکەن. ئەو کەسانە دەبینی کەس هەیە ڕۆژە سیارە نەکڕێت، تۆ ناچاری دەچێ معرەزی سەیارات، پێشانگەی ئۆتۆمبیل. ئەوانە لەگەڵ ڕێزم بۆ کەسە باش و حەڵاڵ خۆر و پاکەکانیان دیسان تەکید دەکەمەوە، وا نەزانی هەر تۆ چاوت بە هەر کەسێکەوە لە معرەزی سیارە ئیشی کرد بە قۆڵ بڕبێتە بەر چاوت. دنیا وانییە، چاکەکان هەر چاکن لە هەر شوێنێک و مەکانێکا بن، خەڵکی خراپیش لە هەموو جێگایەکا دەبێ. ئەوانە کە دەبینی سارەیەکت لێ دەکڕێ بەخوا یعنی هەوڵ دەدا خۆی چۆن قازانجی لێ بکە ئەوا لێت دەکڕێ. بەڵام کاتێک کە پێت دەفرۆشێ قازانجی تەواوی خۆی هەڵدەگرێت، کە لێت دەکڕێ ئیلا هەوڵ دەدا کەمترین شت بدا بە تۆ، حەقی خۆی ناداتێ. دووەم ئەوانەی لە نووسینگەی زەویوزارە، پێیان دەڵێن عەقارات، لە عەقارات لە نووسینگەی زەویوزار و کڕین و فرۆشتنی زەوی و باخ و خان و ڤێلا و شوقەدا ئیش دەکەن، ئەوانش دەبێ ئاگایان لە خۆیان بێ. کاتێک کە شت لە خەڵک دەکڕن بێ نرخی نەکەن، کە بە خەڵکی دەفرۆشن وای لێ نەکەن کە ئەمە دەست ناکەوێ. بیندراوە جاری وایە کابرا فەقیرە زەویەکی هەیە، چەند ساڵێکە تا ئەو زەویەی وەرگرتووە یان کڕیوێتی. لە بازاڕە فرۆشتن چۆنە؟ ئەبێ بچێتە نووسینگەیەکی عەقارات. کاتێک کە دەبینی کابرا ئەڵێ ئەو زەویەم بۆ بفرۆشن، هەیانە، ناڵم هەمویان هەیانە، ئەڵێ کاکە وەڵڵاهی بازار هەر نییە، بەخوا وەختەکەت خراپە بۆ فرۆشتن.
ئەویش جاری وایە فەقیرە بەخوا هەیە بۆ نەخۆشی دەیفرۆشێ نەخۆشێکی خراپی هەیە لەم وڵاتەدا کاول بووە چارەسەری نییە ناچارە ئەوەی هەیەی و چەند ساڵەکەی کردوێتەوە ئەم خانوویە یان ئەم زەویەیە لە داماویە بی بە شتێک و پارەکەی بەرێ بۆ نەخۆشەکە بیباتە دەرەوەی وڵات ناچارە هیچی تری نییە ئالەم کاتەدا کابراڵە بەخوا وەختەکەی خراپە بەخوا کاکە بازار هەر نییە بەخوا دوور نێرە ژۆک ئەفغانستانی لێ دێ بەخوا برام خراپتریشی لێ دێ وەڵڵاهی هەر شتێکت دەستکەوێ باشە وا لێ پەڕپوت دەکا فەقیرە کابراڵە هەر شتێکم دەستکەوێ باشە بای 5 دەفتەر بێ بە 2 دەفتەر تۆ مەمنونی لەبەر چاوت بێنرخی دەکا بەڵام ئەی بچۆ بکڕە بڵێ 100 مەتر عەرزم دەوێ ئەڵە بریا زووتر پاتیایە کوڕە بازار هەر فڕیوە کاکە ئەوە دۆلار بەرز بۆتەوە مەعاش دێ و لێبڕینی موچە نەماوە و بەخوا شت وا گران دەبێ ئەمڕۆ فریەکەی باڵێ بە قوربان خێرا زیادی پێدەم و فێرا فریاکەوم هەتا بەیانی بۆم دەکردرێ ئەوانە لە ناو گەڕەکی بێویژدانەکانی وەیلستی جەهەنەمان پەنا بەخوای پەروەردگار ئەبێ زۆر وریابن جامەلای گەورە لە تەفسیرەکە لە بەرگیدا لە لاپەڕە 423 لە تەفسیری ئەم ئایەتەدا دەفەرمێ ئەم دەستبڕ و فێڵبازانە هەیانە بۆ خۆی ئەم کارە دەکا خۆی ئیشەکەی ئەوەیە هەیانە بۆ دۆستێکی دەیکا بۆ دۆستێکی دەفرۆشێ لەبەر خاتری دۆستەکەی خۆی دەکا بە جەهەنەمی هەیانە بۆ کەسێک کە بەرتیلی داوەتێ کابرا خانۆکەی خۆی نەی نووسینگە کەسێکی فێڵباز چۆ بۆ لای ئەڵە کاکە خەڵک بڕمتمانەی بە تۆیە من زمانی تۆم پێوە نییە ئەم خانووە ئەم زەویە بایی 9 دەفتەر دۆلارە تۆ بە 10 دەفتەر بۆم بفرۆشە 50 وەرەقەی بۆ تۆ منیش 50 خێر دەکەم زیاد لە حەقی خۆم خۆی حەقی تەواوی خۆم 9 دەفتەرە تۆ هەوڵ بدە بە 10 دەفتەر مشتری ڕازی کە من تۆ ئاگامان لە یەکە ئەو کاتە 9 بدە بە من 50 بۆ خۆت ئەوەی تریشی حەقەکەش لەو بستێنە ئەمە لەبەر خاتی ئەوەی کە پارەیەک لە بینیاندایە ئەڵێم سارەی من 3 دەفتەر دۆلار دەکا تۆ بە 350 بیفرۆشە 25 وەرەقەی بۆ خۆت لەسەر و حیسابی خۆشتەوە بە بەرتیلێک ئەم کارە دەکا ئای قوربە سەرت یەکسەر شوێنێک لە ناو جەهەنەمە لە وەیلستیدا بۆ خۆت گرت جا ئەوەی لەو شاری وەیلستیدان چونکە خوا فەرمووی جەزا ئەم ویفاقا خوا هێندە عەدلە بە ئەندازەی ئەو فێڵانەی لە خەڵکی کردووە شوێنەکەی گەورەیە هەیە ڤێلایەکی 10,000 مەتری هەیە ئەوەندەی فێڵ لە خەڵک کردووە تا مردووە هەیە خانوویەکی 200 مەتری پێبڕاوە هەیە 100 مەتریەکی هەیە شوقەیەکی 50 مەتری هەیە بە ئەندازەی ئەو فێڵانەی لە خەڵکی کردووە لە دنیادا و دەستی خەڵکی بڕیوە شوێنەکەی پەنا بەخوا لە جەهەنەما گەورەترە دووەم لە گەڕەکی بێویژدانەکان لە وەیلستی جەهەنەما ئەو کەسانن کە بە سوێندی درۆ ماڵی خۆیان بەسەر خەڵکا ساغ دەکەنەوە تۆ موسڵمانی کە دەڵێن ناوی ئەڵڵا مشورکە بە لە شتادێ ئەبێ واژبی کەوترا بە ذاتی خوا قەسەم بەخوا دەستەکان شل دەبێ چۆن کەسێک هەیە بەخوا سوێن بخوا یعنی بەڕاستی لە ئاستی ناوی خوادا تۆ شل دەبی ئەو فرسەت لێ دێنێ یان ئەو کەسانی کەوا بەڵێنێکیان داوە بەڕێزان لە وڵاتی ئێمەدا بەخوا ئەم شتانە هێشتا خەڵک باش لیان حاڵی نەبووە تکاتان لێ دەکەم ئەوانەی لەم بوارەدا کار دەکەن گوێ باش لە موتارە بگرن هەر کەسێک دەچێتە ئاسایش ئەچێتە وەزارەتی ناوخۆ ئەچێتە وەزارەتی دارایی ئەڵێ داوا دەکەم نووسینگەیەکی کڕین و فرۆشتنی خانوو زەویزار و خانوبەرت دەمەوێت بکەمەوە بەداخەوە ئاسایش ئێمە بەس زۆندە بزان داخۆم کابرای خەڵکی ئێرەیە تیرۆریز نییە فڵان کەس نییە خراپ نازانم چۆن نییە بەڵام حیسابی بۆ ناکەن ئەم پیاوە دەست بڕا قۆڵ بڕا ڕابردوو پیسە ئەمە بەخوا بەسەر باوکی شێوە ناچێ کەس لەوانە ناپرسێ ئەسڵەن دەبێ ئاسایش پێش هەموو شتێک هەر کەسێک داوای ئەوەی کرد پێشانگەی ئۆتۆمبیل دەکەمەوە هەر کەسێ وتی مۆڵەتی زەویزارم پێ بدەن کە کڕین و فرۆشتنی پێوە بکەم و نووسینگەی تایبەتم هەبێ عقاراتم هەبێ ئەبێ ئاسایش و پۆلیس لە مەلەفی بکۆڵێتەوە ئەمە چ کەسێکە ئەمە بە دەستبڕ و قۆڵبڕ ناسراوە ئەگەر وابوو بەخوا یاسا نابێ بیداتێ ئەگە بیداتێت تاوانبارە کە زۆریان تاوانبارن ئەو کەسا عەهدی کردو عەهد یعنی دەڵێ من ئەم نووسینگەم کردوێتەوە وعد بێ ئەمینداری خەڵکم لەلایەن خواوە خەڵک متمانەم پێ دەکاتێ لە من دەپرسێ جا بەڕێزان ئەو کەسانش ئەوە زۆر خەتەرە لە وڵاتی ئێمەدا کەسێکتان بینیوە نووسینگەکەی لێ بستێندرێتەوە مۆڵەتەکە تەنها لەسەوەی دەستی خەڵکی بڕیوە یەک کەسم نەدیوە من تا ئێستا تۆش ڕەم بێ نەدی بێ یەک کەست بینیوە لە مەعرەزی سیاراتە دەستی خەڵکی بڕی بێ و قۆڵی خەڵکی بڕی بێ ئاسایش نووسینگەکەی پێداخست بێ من نەمدیوەشتیوە کەواتە ئەوە خەلەلێکی گەورەیە ئەوانەی باسی چاکسازی لە وڵاتە دەکەن دەبێت لەوێشەوە دەست پێ بکەن نابێ ئەم گورگ و چەقەڵە ئاوا بکەونە ناو ئەم فەقیر و هەژارەوە ڕۆژانە دەبینی چۆن دەستی خەڵک دەبڕن ئەوانە بەڵێنیان داوە بەڵام وا لەم دنیا ڕزگاریان بوو ئێمە باسی جەهەنەم دەکەین بەخوا لە گەڕەکی بێویژدانەکانە خانوویەک بۆ خۆت دەگری بە ئەندازەی تاوانەکەت
لصحيح بخاري دا بجمار فرمودي 2088 حديث يكاتو عبد الله كري أبي أوفاد فرمي أن رجلا أقام سلعة وهو في السوق فحلف بالله لقد أعطي بها ما لم يعطى ليوقع فيها رجلا من المسلمين فنزلت هذه الآية. أفرمي كابرايا كبو لمدينة لزمان بيغمبر صلى الله عليه وسلم أو بياول بازار اشتي عرض ذكرت أقام سلعة يعني اشتي رادا نوانت جا وڵاخێکی هەبووایە بزن و مەڕ و حشتێکی هەبووایە کاڵا و کەلوپەلێکی هەبووە هەر ڕۆژە دەهاتە بازار ئەیگو من ئەم شتەم هەیە خەڵکی نەبووە فرۆشتن ئەو سیلعەیە هەبوو وهو في السوق کابرا ئیشی ناو بازار بوو مامەڵە و کڕین و فرۆشتنی لەگەڵ خەڵکا دەکرد دەڵێت کە کەسێک دەچوو بۆ لای ئەیگوت ئەم شتە بە چەندە ئەیگوت بۆ نمونە بە 10,000 کابرا دەیگوت بە 9,000 نابێ فحلف بالله لقد أعطي بها ما لم يعطى ئەیگوت قەسەم بە ئەڵڵا سوێند بەخوا بۆ خۆم زیاترم پێداوە. مامۆستا نووری فارس لە تاج الوصول لە کوردیەکەیە لەبەر گید و لە لاپەڕە 324 ئەوە مانای بە کوردی لێداوەتەوە ئەڵێت کابرا دەیگوت سوێند بە ئەڵڵای عەزیم ئەو پارەی کە تۆ دەمدەیتێ بۆ خۆم زیاترم پێداوە تۆ ناڵێ 9,000 بەخوا من خۆم زیاترم پێداوە تۆزەکە کە خۆ کابرا بۆ زەرە لێرەدا نەنیشتووە یان بەمانایش کە دەیگوت وەڵڵاهی سوێند بە ئەڵڵا ئەو پارەی کە تۆ داوتمێ لەوە زیاتر یان داومێ و نەمداوە درۆشی دەکرد بۆ وای دەکرد ليوقع فيها رجلا من المسلمين بۆی یەکێ لە مسلمانانی دڵساف و دڵپاک و دیندار بخاتە تەڵەکەوە تۆ یەکسەر بە ناوی خوا بڕوات دەکرد مسلمانان بڕوایان دەکرد ئەو کابرا دەڵێت سوێند بە ئەڵڵا زیاترم پێداوە یخۆ بە زەرن نایدەم سوێند بە ئەڵڵا لەوەی تۆ داوتمێ زیاتریان داومێ درۆشی دەکرد بەس بۆی بتخاتە تەڵەکەوە خوا لە جیاتی مسلمانان و پێغەمبەری خوش خوا خۆی هاتە سەر خەت بۆی زۆر خەتەرە بەڕێزان ئاەتی 77 سوورەتی ئالی عیمران هاتە خوارەوە إن الذين يشترون بعهد الله وأيمانهم ثمنا قليلا هر کەسێ بەدووشت يشترون يعني يأخذون أو كساني وردقرن بدز ديانا بعهد الله ابن عثيمين لتفسيرك على مجلد دولا بريدو صوشلو هشتاد فرمية يعني بعهدهم مع الناس زور تفسيرك جوانا بو پەیمانەی کە لەگەڵ خەڵکیان کردووە عەرزمکردن کەسێک نووسینگەی زەوزار دەکاتەوە کەسێک نووسینگە و پێشانگەی ئۆتۆمبیل دەکاتەوە عەهدێکی داوە پەیمانی لە حکومەتا داوە کە من ئەمینداری خەڵکم خەڵک دێ بۆ لام بە عەهدی خوا فێڵیان لێ ناکەم کەسێک سوودی لەم مۆڵەتە بینی ئەڵێ من مۆڵەتم هەیە کەواتە متمانە پێکراوم کەسێک بە سوێندی بە درۆی خوارد چی بەدەستهێنا ثەمەنەن قەلیلا پارەیەکی کەم دا سەیری قورئان کەن قەلیل هەر بۆ خۆی کەمە قەلیلەن بە نەکیڕەیی یعنی هەر زۆر کەم یعنی بەخوا دڵت خۆش نەبێ 50 وەرەقە فێڵ لە فڵان کەس کردووە دەفتەرێ قۆڵت بڕیوە بەخوا خوا دەفەرمێ لە کەمترە بۆ چونکە 5 سزات هەیە 5 سزا بەخوا مە نە حەدیثە نە هیچ ئەمە کەلامی رب العالمینە لە قورئانە یەکەمیان ئولائیکە ئەو کەسانە جاوانە زۆرن هەمووان دەگرێتەوە کە ئەم سیفەتی بەناوی مۆڵەتەوە بەناوی خەڵک متمانەی پێیەتی دەستی خەڵک دەبڕێ بە سوێندی بەدرۆ سوێند خواردن بە ئەڵڵا بەدرۆ مافی خەڵک دەخوا و قەناعەت بە خەڵک دەکا و دەیان کاتە تەڵە و داوەوە ئەوانەی یەکەمیان لا خەلاق لەهم فی الآخرە بەشیان نەماوە لە قیامەتە خەلاق یعنی نەسیب یعنی بەشیان بە بەهەشتەوە نەماوە پەنا بەخوا جاتو خوا تۆ ئەگەر ئەم هەموو دنیاە بەوەی لەناو ئاو سەر زەوی و ژێر زەوی و هەواکەش و تایاراتیش هەمووی تۆ بێ کە لە بەهەشتا جێت نەمایەوە دۆڕاویان نا بەخوا دۆڕاوی قەلیلە هەر کەمە هیچ دەست نەکەوتۆ لە دنیادا خۆت بە شانازی مەزانە قۆڵی فڵان کەست بڕیوە یەکەم سزاد ئەوەیە لا خەلاق لەهم فی الآخرە بەشیان لە قیامەتا نەما دەرگای بەهەشتیان لەسەر داخرا دووەمیان ولا يكلمهم الله خوا قسەیان لەگەڵ ناکە سێمیان ولا ينظر إليهم يوم القيامة لڕۆژی قیامەتا خوا سەیریان ناکە بە چاوی ڕەحمەت ئەم قورئانە بەعەقڵ و تێگەیشتنی ئێمەدا بەزیوە تەشبیه نەبێت چۆن بەڕێزت لە دنیادا کەسێک زۆر دڕق لێی بێ زۆر ئازاری دابێ زۆر ئازاری خۆشەویستانی دابێ ئەڵێ بەخوا حەز ناکەم هەر چاوم پێی بکەوێ ها دەبێت هەر حەز ناکەم بیبینم حەز ناکەم قسەی لەگەڵ بکەم حەز ناکەم ناوی ببیستم
خوا ئەوەنە ڕقی لەو کەسانەیە کە ئاوا سزای مسلمانانیان داوە و ماڵیان خواردون و بەخوا سوێندیان خواردووە بە ناوی پیرۆزی ئەڵڵا بە ناوی نووسینگە و متمانە و بەڵێن نامەوە فێڵیان لە خەڵک کردووە خوا نەقسەیان لەگەڵەکانە بە شای ڕەحمەت سەیریان دەکات. چوارەمیان وەلا یوزەکیهم خوا لە گوناهەکانیان خۆش نابێ و پاچیان ناکاتەوە. ئێمە لە قیامەتە بە مەشیئەتی خوا زۆربەی گوناهەکان خوا خۆی لێت خۆش دەبێ، خوا ورد و درشتیان لەسەر حیساب دەکات، پاچیان ناکاتەوە لە گوناه. ولهم عذاب أليم پێنجەم سزایان ئەوەیە سزایەکی زۆر بە ئێشیان بۆ هەیە پەنا بخوای پەروەردگار. عذاب أليم جا دیاری نەکراوە، دیسان بە نەکیڕەی هاتووە. یعنی هەندێک عولەما دەفەرمون هەل لە دنیادا خوا سزایان دەدا، سزای نەفسی. والله بیندراوە ئەوانەی لەو نووسینگەی زەوی و زار و ئۆتۆمبیل و ئەوانە چۆن دەستی خەڵکیان بڕیوە، والله تووشی نەخۆشی نەفسی بوون، مرتاح نین، بە هیچ شێوەیە قەناعەتیان نییە، دایمە خەمبارن، فێڵ لە یەکتر دەکەن، دوو شەریکن لە یەک نووسینگەدا فێڵ لە یەکتر دەکەن لە پشتەوە، دایمە نائەمینن، جاوە زۆر ناڕەحەتە، دایمە نەفسیان نامرتاحە، تووشی نەخۆشی جەستەیی دەبن. والله ئەو پارەی لەو فەقیر و هەژارە داماوە کە بە سوێندی بەدرۆ بە متمانە پێکردن کە لە قەسەم بەخواکە کە ئاوایە بازاڕ و درۆشت لەگەڵا دەکا هەمووی دەداتەوە بە دەرزی و دەرمان و حەب لە خۆی ژن و منداڵەکەیدا سەرفی دەکاتەوە، خێری لێ نابینێ. ئەم جا لە جەهەنەمیشە ئەوە عەرزم کردن بە پێی تاوانەکەی لە وەیلسیتی و شاری بێویژدانەکانی جەهەنەمە جێگایەکی بۆ خۆی مسۆگەر کرد. جا تخوا ئینسان دەبێ بۆ دنیایەکی کاتی دڵی بەوە خۆش بێت دەستی داماوێک ببڕێکە دێ بۆلات و متمانەی پێێتە، یان تخوا حیڤنێ ناوی پیرۆزی ئەڵڵا نەبەڕاست و نەبەدرۆ لە مامەڵایە بەکاربێنی. براکەم ئەم شتەبایی ئەوەندەیە، دەتوانم بە ئەوەندە پێ بفرۆشم، لەوە زیاتر با لەسەری نەڕۆین، من بۆ خێر لێرە دانیشتوم، نەپێویست دەکات کەمترم پێداوە نەزیاد نە بەخوا زیاتریان پێداومێ نە بەخوا حەقی خۆی نییە، نەخێر من ئەوە فرۆشیارم، ویژدانی خۆت بخە کار، قازانجی خۆت بخە سەری، وەکو بازارێکی ئاساییشت بفرۆشە و پێویستیت بۆ سوێند خواردنی و متمانەش لای خەڵک زیاتر دەکات. سێم کەس بەڕێزان لە گەڕەکی بێویژدانەکان لە وەیلستی جەهەنەمە ئەو کەسانن کەشتی خراپ جوان دەکەن لەبەر چاوت، شتێکە خراپە جوانی دەکەن دەتخەڵەتێنن کە دەیتەوە ماڵەوە سەیرەکەی ئای چۆن خەڵەتاوی. ئەو کەسانی کە ڕیکلام دەکەن، من ناڵم ڕیکلام خراپە، دایمە بەردەوام بازاری جیهانی ئەمڕۆ لە ڕێی ڕیکلامەوە شتی بۆ دەفرۆشرێ. بەڵام براو خوشکە عەزیزەکانم، ئەو کەسانی کە لە ڕیکلامە ئیش دەکەن توخوا ثەمەنەن قەلیلا، لە پێناوی پارەیەکی کەمەوە دوو وەرەقە سێ وەرەقەتان دەستکەوت، توخوا ڕیکلامێک مەکە کابرا لە تەلەڤیزۆنەکەەوە لە فەیسبووکەکەەوە کە ئەو ڕیکلامە دەبینێ لە با فریاکەوەم هەتا ئەم شەو فریاکەوەم بەیانی بێتەوە نامێنێ، ئەم شتە ئەوەندە ئەسڵ و چاکە، وەختێک کە دەیهێنێەوە ماڵەوە کورە بابە بەخوا ئەوە نییە. ئەم شوقەیە ڕیکلامی بۆ دەکرێ ئەمە بەهەشتی سەر زەویە کابرا کە دەچێتە ناویەوە ئەنجا فەقیرەتی یادەفەوتێکە مە چۆن بە خراپی دروست کراوە، تۆ بە پیارەیەکی کەم ئەم ڕیکلامەی بۆ مەکە، ئەم برنجە ئەگە بی خۆی حەوت عیلەتت دەپەڕێنێ کە دەیتەوانە بەخوا دەڵی کا دەخۆی هەر تامینێ ئەوە ڕیکلامەکە وای لێ کردووە. ڕیکلام بە حەقی خۆی بکە کە کاڵە بە مشتری بناسێنی، بەڵام تخوا زیادە ڕەوی تێدا مەکە. بەو ڕیکلامە جەهەنەم بۆ خۆت مسۆگەر مەکە و شوقەیەکی پەنجامەتری مەبە، هەبەلانی کەمەوە. کەوا شتی خراپ جوان دەکەن. عەرزم کردن کابرا دەچی لە مەعرەزی سیارەیەکی ڕانواندووە ئەوەندە جوان چاکراوە ئەوەندە ڕێک و پێکە کە دەیهێنێ ماڵەوە دواتر بۆ دەردەکەوێت کەوانیە. مەلای گەورەی کۆیە من زۆرجار بە سەرهاتەکان بۆ جەنابتان دەجێڕمەوە، ئەو مەلا گەورەکانی ئێمە وایان فێر کردوین، کەس نەبوو لە مەلای گەورە و عەلامە مەلا محەممەدی جەلیزادە کە لە چلەکان سیەکانە تەفسیری قورئانی بە کوردی نووسیوە. جا لە تەفسیرەکەیە زۆر شتی واقعی هەمووی باس کردووە، بەخوا دەڵێ ئەمڕۆ ڕوویداوە. مەلای گەورە لە تەفسیرەکەیە لە بەرگی دەدا لە لاپەڕە 424دا لە تەفسیری سوورەتی وەیل للمطەففین دەڵێ کابرایەکی ناسیاوم چوو بوو بۆ کەرکووک، دیارە لە منتیقەی کۆیەوە چۆتە کەرکووک، ئەڵێ وتی ماینێکم هەبوو، ماینێکی پیری لەڕی لاواز نە بە کەڵکی سواری دەهات نە بە کەڵکی بار دەهات، وتم تا نەتۆپیەوە بابی بێمە مەیدانی ئاژەڵ فرۆشانی کەرکووک بەڵکو شتێکم بۆ بکە، چوم خواخوام بوو لە کۆڵم بێتەوە بە پارەیەکی زۆر کەم لێیان کڕیم. چەند ڕۆژێکی پێچوو هاتمە وتم بەبێ ماینی دارە ناکەین، ئەوەی 2-3 ساڵ و پاشەکەوتمان کرد بوو لەگەڵ ماڵ و مناڵە، وەکو ئەمڕۆ چۆن بەڕێز دڵی بەخوا بوو لە ئینسان بەبێ سارە ئیدارە ناکە، بەخوا قەرز بکەم دەبێت سارە داشتێکمان هەبێ ئیدارە ناکەی ناکرێ، وەکو چۆن لە لادێدا بەبێ گوێ درێژ و ماین و ئەسف شن نەدەکرا. ئەڵێ ئەوەی کۆمان کردبەوە هەموو سەرۆت و سامانمان بوو، چەند ساڵ بوو کۆمان کردەوە، ماڵ و منداڵ هەڵیان پێچام بچین و حیوانێکی سواری بکڕینەوە، باری پێبێنین و سواری بین و باراشی پێبەرین و ئەوانە. ئەڵێ چوومەوە هەمان مەیدان لە کەرکووکە، چوون بینیم ماینێکی بەشان و شەوکەت بە زەوق گەنجدیار قەڵەو
زۆر حەزم بۆی چوو لە تەفسیرەکە ئاڵێ ئەوەی هەم بوو پێمدا کابرا وا مەتحیکە کوتی لێدە حەسەیتەوە خەمن نەبێ زۆر شادمان بووم و ماینم هێنایە ماڵەوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ سەبر بۆ خۆی دەپووکایەوە سەیرەکەم ئەم ماینەکەی خۆمە خۆ هەرەوەی خۆمە کڕیومەتەوە فویان تێکرد بوو فویان دابوو بۆیان لێدا بوو خەنەیان لەسەر و پرچی دابوو کلکیان لە خەنە گرت بوو وان ڕازان بۆ قەسەم بەخوا نەمناسیەوە ئەوەندەیان هەوا تێکرد بوو پرچیان هەموو پێستەکان فودا بوو قەڵەو دەرکەوت بوو وردە لای خۆی لای ماڵی خۆمان دوای هەفتەیەک هاتەوە سەر ئەسڵەکەی سەیرەکەم ماینەکەی خۆمە کە بە پارەی هەرزان فرۆشتومە بەخوا ئەمڕۆ کابرا سیارە دەچێتە معرەز ئەڵێن 0 کیلۆمەترە و ڕقم کاتیە بەخوا کاکە لەو ئەمریکا و ئەوروپای ئەوەندە بێعەقڵ نین بەخوا کەڵکی هەبووە بە تۆیان نەدەفرۆشت کابرا ئێمە دەچێ دەیهێنێ و لە دوبەی ئەوانە وا تەعمیر کراوە دەڵێ ئەمە هەر لێ نەخوردراوە بەخوا دەیهێنێەوە دوای 2 مانگ ئەمجا دەکەوێتە مەسرف سەیرەکەی کوڕەخۆمە داشقەکەی خۆتە هەرەوەی خۆت باشتر بوو ئەوەی هەشت بوو لەسەرت دانا عینە ماینەبۆری مەلای گەورەیە براینە ئەم هەفتەیە لەناو سارەکەمدا بووم دەڕێگایەکە دەڕۆیشتم قەدەری خوا ڕادیۆکەم کە دەوەڕێک لەسەر ئیخبار بوو لەسەر هەواڵەکان بوو لە ڕادیۆی حیزبێکەوە پۆلیس لە یەکێک لە شارەکانی ئەم هەرێمەدا لەبەر حرمەتی ئەو پۆلیسەوە شارە ناڵم وتی هەواڵێکی گرنگ ئەوەیە کە لەم هەفتەیەدا سوالکەرێک دەستگیر کراوە پۆلیس توانی ئەو چالاکیە گەورە سوالکەرێکی گرتووە 11,700 دلاری پێ بووە یعنی 170 وەرەقەی پێ بۆ سواڵیشی کردووە جیفانی خەڵکی بڕیەوە بە ناوی سوالکردن و خێرکردنەوە 170 وەرەقەشی هەبووە وەڵی لەناو سیارەکەما پێکەنینم بەو هەواڵە دەهات بیرم کردەوە یا ئیلاهی یا ڕەب العالەمین پۆلیس ئەوە بە چالاکی دەزانێ بەڵام خەڵک هەیە 11 ملیۆن دۆلاری هەیە ڕۆژانە دەستیان فەقیر و هەژارەی ئێمە دەبڕێ چی کەلوپەلی خراپە دەیهێنێتە وڵاتەوە چی شتی خراپە لەو سینەوە کە فڕێ دەدرێت بۆ ئێمەی دێنێ ئەی بۆ پۆلیس ئەوی ناگری خۆ کابرا فەقیرە 111 وەرەقەی نەیە 111 ملیۆن دۆلاری هەیە ملیۆن دۆلار هەرچی سیارەی دەعم کراوە بەڕێوەبەری گشتی هاتوچۆتی ئەوانە خۆم ناوێرم سواری بم ئەی کە تۆ ناوێری سواری بی چۆن دێ بۆ خەڵکی وڵاتەکە دیلێنی ئەی چۆن بەسەر خەڵکیان ساغ دەکەیەوە ئەی قانون تۆ بووە ئەوە ناگری ئاخرەوەش سواری وجدان و سۆزی عاتیفەی گەنجێک بووە ئەو پارەی هەیەی لە بەخوا ئەمە زۆر جوانە بەخوا دوای 2 مانگ ئەمجا دەعمەکانی دەردەکەوێ نە ئێڕباکی ماوە نەمەردی سەلامەتی ماوە هەموو لەشی بەهدڵی بە بنێش پێکەوەندراوە بۆ خۆی لێک هەڵدەوەشێ لە داعمێکە ماڵی دایان خەڵک وێران دەکا تخوا سوالکەرەکە تاوانبارترە یان ئەم مجریمە ملیۆن لەرە بەعەقڵیەوە کامیان تاوانبارترە لە ڕادیۆ شاویان ناخوێندرێتەوە بەڕێزان بۆیە دەبێت قیامەت هەبێ بەڵام قڕ بەسەرت لە وەیلی جەهەنەما شوێنت کرد بۆ خۆت گرتووە لە وەیلستیدا لە گەڕێکی بێویژدانەکان بزانە بێلاکەت بای چەنە لە جەهەنەما چۆنی ژیانتیا بەسەر دەبێ لە قیامەتێکی نەبڕاوەدا ئەوانەی کە زەوی دەفرۆشن ئەڵێ ئەم زەویە ژێرەکەی ئەوە لەواچی جادەیەکی ئەوەندەی دێ دەکرێت بە زەویەکی تیجاری بڕواتان هەبێ و ڕووداوێکی ڕاستەقینەیە دۆستێکی نزیکی خۆم باسی کردوتی کابرایە کە بوو حەجیشی کردبوو حەج و عومرە پەنا بەخوا کابرا جێ متمانە بوو کابرایە کاتبوو لە شارێکی ترەوە توی زەویەکم دەوێت هێندە پارەم هەیە وتی وەڵڵای ئەم شوێنەوە نزیک مەکتەبە کاکە هەر ئاوا دەست بگرەوە بەیانی دوکانێک دانێ بەخوا ڕۆژی دەفتەرە خێر دەکەی ئەوە مەکتەبی لێ ڕەوزەی لێ مەکتەبی ابتیدایی نزیکە سانەوی لە پەناوەیەتی وتی وا بۆی مەتەح کرد کابرا وتی بە قوربان با لە دەستم نەچێ ئەمە هەر خێر و بەرەکەتە وتی کە ڕۆیشت و پارەکەیدا وتی ئەی قوڕ بەسەرت بەخوا بەس مناڵ چاوت دەردێنێ عاقلێرە پارە چیەکە پێ ڕادەبوارد بەخوا بە خۆت ڕادەبێری بەخوا ماڵی خۆل لە وەیلی جەهەنەم ئەگە 100 حەج و عومرەت کرد بێ خوا دەفەرمێ وەیل للمطەففین هەی هاوار بۆ ئەو کەسەی کە بێویژدانە کە ویژدانی نییە کە خەڵک متمانەت پێ دەکا تۆ لە ئاستی ئەو متمانەدانی بۆیە هەر شتێک کە غەل و غەش بێ بەڕێزان حرامە حتا بۆیە لە شەرعا لیژنەی فتوای بەڕێزی ئێمە دەڵێ ئەو ئافرەتانەی کەوا خۆیان دەخەڵەتێنن خەڵک دەخەڵەتێنن حرامە ئێستا ڕێزی تایبەتیم هەیە بۆ خوشکانی بەڕێزم بۆ ئەوانش کە ئەو کاریان کردو هەر ڕێزی تایبەتیم هەیە سوکایەتی نەبێ خوا نەخواستە بە هیچ کەسێکیان خوا بە ئاگان بێنێتەوە تەوبە بکەن و خەڵکانی تریش کە نەکەوتونە ئەو داوە وەکو ماینەبۆری زمانی مەلای گەورەیان لێنەیە ئافرەتە بۆتە شاد جوان وەڵڵاهی من جاران بەڕێزان سلیکۆنم بیست بوو بەس بۆ دەرگا و پەنجەرەوە ئەوانە بەکاردەهات ئەی هاوار سلیکۆن بیکێ لێوە بیکێ سنگەوە بیکێ ڕوومەتەوە ئافرەتە خۆی والێ کردوڵەن ئەمە هەر ئەوە سیارەکەیە کە 0 کیلۆمەترە دوای 2 مانگ سلیکۆن کاڵ دەبێتەوە داشقەکەی جاران دەبێتەوە پیرێژنەکەی جاران بۆیە حرامە خۆت خەڵەتاندووە کوڕە گەنجێکیشت خەڵەتاندووە فەقیرە دوای ئەوەی ئەو بینیوێتی ئەوە نییە ئەو لە چولیەوە نێماوە ئەو ڕوومەتە هەمووی قوپاوە عینی ماینەکەیە دوو لە ڕووی ئینسان و ئەو بەڕێزانە بۆیە
تکاتان لێ دەکەم کاسبی بکەن بەڵام بەهەشتی خوا بەدەستبێنن کاسبکاری دەوڵەمەند لە هەموو کەس نزیکترە لە خوای پەروەردگارەوە بە حەڵاڵی بیکە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆتایی حەدی وتارەکەم بەم فەرموودە زێڕینەی پێغەمبەر دێنم صلی الله عليه وسلم کە دەفەرمێ خەڵکی نەئاگادار بن خەڵکی نەئاگادار بن و هۆشیار بن الحلف منفقة للسلعة ممحقة للبركة خەڵکینە بەخوا سوێندی بەدرۆ چاوبەستەکەی لە خەڵک بازاڕت گەرم دەکا کابرا کە دەڵە قەسەم بەخوا ئەوەندەی پێدراوە قەسەم بەخوا ڕاست لەگەڵا دەکەم تۆی مسلمانی دڵپاکی فەقیر بەخوا فەقیرنی ئەو فەقیرە تۆ زوڵم لێکراوە بەڵام حەقەکەت خوا بۆ وەردەگرێتەوە لەم دنیا و لەو دنیا ئەفەمە کاڵاکانت بە نرخ دەکا بازاڕت گەرم دەکا بەڵام یەقینت هەبێ ئەو پارەی بەدەستی دێنی لەو ڕێگایەوە ممحقة للبركة بەخوا بەرەکەتی تیا نامێنێ بەرەکەتی تیا نامێنێ یعنی بە دڵخۆشی نایخۆی بە لەشی ساغ نایخۆی بە ماڵ و منداڵی ساڵح نایخۆی بە نەفسی مرتاح نایخۆی لە قیامەتە پێی ماڵ وێران دەبی بەرەکەت لە ماڵەکەتا دەڕوە بەخوا خۆ ئەوانە هەیەە ڕۆژانە دەفتەرە دۆلار دەکەوێت کەچی دایمە هەشیانە محتاجە بەرەکەت لەو پارە زۆرەدا نەماوە بەرەکەتی لێ هەڵگیراوە دایمە دڵیان ناڕەحەتە ئەم بابەتە بەڕێزان شاری وەیلستی لە جەهەنەما لە گەڕێکی بێویژدانەکان خوا پەناماندا بزانین کێی تریژ ماڵی لەوەیە بابەتەکە درێژە ئولایکە زۆرن ئەوانە من هەرەوەندە فریاکەوتم جمعەی داهاتوو ئەگەر مەجالتان هەبوو لەگەڵماندا بن ئینشاءالله با تەفتیشێ بۆ خۆمان بکەین ئەگەر لەوانە بین خێراتەوە بکەین تا ئەو جەهەنەمە و قیامەتە نەهاتووە ئەگەر لەوانەش نین سوپاسی خوا بکەین و بە پاچی بمێنینەوە و داواش لە خوا بکەین یا ڕەبی خوا بمان پارێزی یا ڕەبی خوا بمان پارێزی لە حرام خوا بمان پارێزی لە هەر کردارێک لە هەر قسەیەک لە هەر ڕەفتارێک لە هەر مامەڵەیەک کە سەرنجام بمان باتە شیوەکانی جەهەنەمەوە یا ڕەبی خوا هەر کەسێک کەوا تووشی ئەو داوی حرام خۆریە بۆ خوا هەر لەم دنیادا بە ئاگای بێنیتەوە تەوبەی ڕاستەقینە بکە مسلمانانیش لە شەڕی پارێزراو بن یا ڕەبی یا ئەرحەمە الراحیمین یا شافی یا الله یا ڕەبی خوا ئەوەی نەخۆشە خوا شیفای بەخێری بۆ بنێری خوا ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری خوا ئەوەی کەوا دڵتەنگە دڵخۆشی کەی ئەوەی گرفتارە یا ئەرحەمە الراحیمین خوا ڕزگاری کەی یا ڕەبی خوا هەر کەسێ مردووە لە گوناهی خۆش بی هەر کەسێ ئازیزێکی لە دەستداوە خوای گەورە سەبوری بە حاڵی دڵ و دەرونی بدەی خوا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون